سڵاو خوێندکاری هێژە بۆەوەی بتوانیت بەسەرکەوتووی فیدباک بۆ وانەکانت لە زانکۆی ڕاپەڕین پڕ بکەیتەوە پێویستە هەنگاوانە جێبەجێ بکەیت. سەرەتا ماڵپەڕی زانکۆ لە ڕێگەی وێبگەڕی کڕۆمەوە بکەوە. دڵنیا بەوە لەوەی وێبگەڕی کڕۆم بەکاردێنی بۆ ئەوەی بە دووربی لەگرفت. بەناونیشانی uor.edu.kr دوای ئەوەی ماڵپەڕی زانکۆی ڕاپەڕین کرایەوە لەم لیستەی سەرەوە بێگومان چ دەبینیت؟ فیدباک. کلیک لە فیدباک بکە، سیستەمی فیدباک دەکرێتەوە. لێرە پێویستە کلیک لەم ئایکۆنەی گوگل بکەن، ئایکۆنی لۆگین. تەنها ئەمەیان چالاکە. کاتێک کلیکێکی لێ دەکەن ڕاستەوخۆ ئەم پەنجەرەیەتان بۆ دێ. لێرە پێویستە ئیمێلی زانکۆ، ئیمێلی خۆت هی زانکۆ، پاشان نێکس دەکەیت و پاسوێرد واتە تێپەڕەوشەی خۆت داخل دەکەیت. بەم شێوازە. دوایەوەی بەسەرکەوتووی چوویتە ناو سیستەمەکەوە دەبێت شتێکی لەم شێوازە ببینیت کە لێرە ئێستا هاتوتە بەردەمی من. ئێمە ئێستا لە کۆرسی دووەم داین. تۆش لە هەر کۆرسێک بی دەبێم کۆرسە ببینی. کۆرسی دووەم، کۆرسی یەکەم شتێکی لەم شێوەیە. کلیک لە دوگمەی کۆرسی دووەم بکە. پاشان پەنجەرەیەکی لەم شێوەیە دەکرێتەوە. لێرە ئێستا وەکو دەبینن وانەکان لە لای دەستە ڕاست ڕیزکراون. پێویست دەکات کلیک لە هەر وانەیە بکەیت و فیدباکی بۆ پڕ بکەیتەوە. بۆ نمونە ئێمە وانەی دووەم دەکەینەوە. لێرە فیدباک دەنووسین، بیرمان نەچێت. لەژێر هەر بڕگەیەک تۆ دەتوانی سەرنجی خۆت بنووسی. دەتوانی سەرنجەکانی خۆت لێرە بنووسی. دڵنیا بۆ لەوەی هەموو بڕگەکانت پڕکردوتەوە بە پێچاوانەوە ناتوانیت لە کۆتاییدا سەیڤ بکەیت. بەم شێوازە. بۆ هەر بڕگەیەکیش دەتوانی لە ژێریەوە سەرنجی خۆت بنووسی. دوایەوەی تەواو بوویت ئەنجامەکان سەیڤ بکە. سەرنج بدەن کاتێک ئەنجامەکان سەیڤ کە دەکەین لێرە پوختەیەکت پێ نیشان دەدا. کاتێک بۆ جارێکی تر دەیتەوە سەر هەمان وانە دەڵێ خوێندکاری ئەزیز تۆ بەسەرکەوتووی فیدباکی ئەم وانەیەت وەڵام داوەتەوە. واتە ئاگادار بە، دڵنیا بەوە لەوەی بەسەرکەوتووی فیدباکت بەوانەکە داوە چونکە گەڕانەوە نییە بۆ هەنگاوێک دواتر و ناتوانی دەستکاری بکەیت. بۆ هەموو وانەکان هەمان شت دووبارە دەکەیتەوە تاوەکو دەگەیتە کۆتاوانە. کە تەواو بۆیت وەکو ئەم وانانە لێرە پێویستە ئەم پەیامە ببینیت بە پێچاوانەوە فیدباکت تەواو نییە. دوایەوەی دڵنیایت کردەوە و هەموو وانەکان فیدباکت تەواو کرد، ئەوە ئێستا یەک هەنگاومەوە ئەویش دەرچوونە لە سیستەمی فیدباک. بەم شێوازە فیدباک لە زانکۆی ڕاپەڕین پڕ دەکرێتەوە. بە هیوای سەرکەوتن، کارێکی شاد.